دمجمر یک شوا دربازبوی چکدارن داعشی ایرش کرنه سر چپرن هزین پیشمرگه لگوند بانشاخ آسر به قضای داقوق. نیزوک دمجمرک شر و پوچونان هزین پیشمرگه ایرشن چکدارن داعشی تن نکرن و فرمانده این پیشمرگه دبیجن بین چکدار ویر خستنه کشتنه و دربین پرگران لوان خستنه و هجمارک چک و تقمانیجی کتیه دست وان. او شو لسعاديك وددقة داعش بلاماري هي سكاني إيميلا بتايبتي لواي ستوسي وهشتي الرابرين لوي برادران همویان بتایبەت شەڕەکە بە زۆری لەسەر فەوجی سێ بوو باش لیان هاتنە دەست بەڵام بەداخەوە سێ پێشمەرگەمان شەهید بوون یەکیش بریندار بوو نێژ بەرنامەی خۆیان گۆڕیوە پارتیزانی شەڕەکەن و ئەوە کۆمەڵێک تەجروبەی مە و جاران و پێشمەرگایەتی بەکاردێنن مەفرێزەی شەش کەسی و حەوت کەسیان دروست کردیە لەکوێ بە فەرسەت بزانن ئەچن لە ڕەبایەکە دەنەوە گەڕێنەوە چکۆن هێزێکی خۆ کوژن لەکوێ بۆیان بە فەرسەتیان زانی پەلامارن. هەردەوێ ئێرێشدا سێ پێشمەرگە شەهید بوون و پێشمەرگەیەکژی بریندار بوو و هەر بەلەز برنە نەخۆشخانەیە و نەهەوێگاوێ حالێ وی باشە. بگوتنە هێزن پێشمەرگە ئەو ئێرەشا داعش ji bo qerebûkirina van dorandinan ye ku di demên derbazbûyî da tûşî bûne û çend dewer ji dest dane. تقريبا ساعاتێک شەڕ شکان هەڵاتن بە گوێرە ئەو مەعلوماتەی بۆمان هاتووە زەربەی زۆر پێکەوتووە بە خوێنی سێ قارەمان سێ شەهید ئەو داستانەمان تۆمار کردو هێرشەکان هەموو تێکشکان و داعشیش بەدوا خۆیدا خوێن و شت دیارە ڕۆی ڕانکیشاوە خەرکیان زۆر لێ کوژراوە. گوندê Banşax 10 کیلومتران ji qezaya Daqûqê dûr e û dawî çeperên hêzên pêşmerge digel Daişê ye. Di demên bihûrî da ev navçe dibin destê Daişê da bûn lê hêzên pêşmerge karîn wan deran rizgar bikin.